کوشتن لە هەموو دینەکانە حرام بووە کەس بۆی نییە خۆ بەخۆ هیچ کەسێ بکوژێ کەس بۆی نییە لە هەموو شەریعەتەکانە خۆ بەخۆ هیچ کەسێ بکوژێت تەنان دەگەر بێت و ئەو کوژراوە کاتەوە بیکوژی شایستەی کوشتنیش بێ بۆت نییە وەکو تاک بڕۆی کوشتنەکەی ئەنجام بدەیت بۆ نمونە ئەگەر کەسێ بێ مرتەد بوو بێتەوە تۆ بۆت نییە بیکوژی ئەوە بێ دەوڵەتی ئیسلام بەسەر پەرشتی حاکمی مسلمانانەوە کارە بکە خۆ بەخۆ کەس بۆی نییە بیکوژی کەسێک زینای کردووە اعترافەکە لە زینام کردووە کەس بۆی نییە خۆ بەخۆ بیکوژی بێ حاکمی مسلمانان هەستێ بەو کارە کەسێکی کوشتووە کەس بۆی نییە خۆ بەخۆ بیکوژی ئەگەر لەو جێگەیە ڕاستەوخۆ دەست بەجێ پەلامار بدرێتەوە بکوژرێەوە بابەتێکە بەڵام کەس بۆی نییە دوا ئەوە بڕوە خۆ بەخۆ بیکوژێ و ئەگەر سەیری کتێبەکانی ئوسوڵی سنەی ئەهلی سنەت و جەماعەت بکەی هەر لە سەرەتاکانی قەرنی دووەمە کە نووسراوە لەوانەی ئیمامی ئەحمەد ئەبوو حاتەمی ڕازی ئەبوو زورعی ڕازی تەماشاکەی لەو کتێبانەیە یەکێک لەو ئەسڵانەی دایان ڕشتووە کە بریتیە لە ئەوەی ئەگەر کەسێک یەکێ لەو سێ تاوانەی کردبێ و شایستەی کوشتن بێت تۆ بۆت نییە بۆ خۆت حەدەکەی لەسەر تەطبیقی و اعتقادی ئەهلی سنەت و جەماعەیە لەو بابەیە مخالفەیەکی کەم ئەکرێن لەلایەن هەندێک لە زانایانەوە ئەڵێن ئەی بۆچی ئیمامی عومەر کەسانێکی کوشتووە بەبێ ئەوەی تەسلیمی پێغەمبەری کان صلی الله عليه وسلم بۆچی هەندێکی تر لە سەحابە بەبێ تەسلیمکردن بە حاکمی مسلمانان کەسانێکیان کوشتووە ئیمامی ئیبن تەیمیە جوابی ئەوانە داتەوە بۆ نمونە و کابرایی کە ژنەکەی خۆی کوژێ ژنەکەی قسە بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێوە با بڵێن مرتەد بووەتەوە پیاوەکە مێردەکەی بۆ خۆی کوژێشەوە بۆ بەیانی داوای خوێنی لێکەن لە بەردەم ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی بۆ کوشتێ لەبەرەوەی زۆر جوێنی بە تۆیە زۆری جامەژگاری مەکرد وەری ناگرت یعنی قامە حوجەش کرابوو ترەڵێ شەو حربەیەکم برد چەقۆیەک کردم بەسکیا خۆم دا بەسەریا تامرد بۆ شێوەی کوژی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەلا ئینی قەد ئەهدەرت دەمەها فەرمێ خوێنی ئەمە بە فیڕۆ چوو لەبەرەوەی سەبەبەکە حەقیقی بووە ابن تيمية جوابی ئەوە داتەوە فەرمێ هەندێک لە سەحابە رسول الله صلى الله عليه وسلم ئیزنی دابوون کە حدود تطبیق بکەن ئەگەر پێیگەشت ئەڵێ ئەم سەحابەیەش چاوی لەوان کردووە بۆ ئەو کاری کردووە و لەبەرەوەی خۆ بەخۆ کردوێتی کە سوکارەکەی هاتوون داوای خوێنەکەیان کردووە بەڵام خۆ گەر بێت و ئیمان بیکوژێ کەسوان داوای خوێنەکەی کرد کەس ناتوانێت ئەمە بۆ چییە بۆی فەوضا دروست نەبێت لەناو مجتەماعی ئیسلامیە هەر کەسێ هەستێ هەر شتێ بە مێشک و بە ئیجتیهادی خۆی زانی کوفرە و ڕێدەیە یەکێکی پێ بکوژێ یەکێکی لەسەر بکوژێ هەر کەسێ هەشتێ بە شوبهەیە زانی فڵانە کەس قاتیلی خزمەکەی خۆی دێسە بیکوژێ نامانە بێ سوڵتە تەحقیقی لێکایی ئیسلامی بیسەلمێنێ ئەنجام یا هەستێ گومان بکە لە کچەکەی یا ژنەکەی زینای کردووە بیکوژێ جەڵدیکە ئەچترە بابەت بۆیە کوشتن ئەگەر کەسێک یەکێ لەو سێ تاوانەشی کردبێ کە شایستەی کوشتنە لەسەری تۆ بۆت نییە خۆ بەخۆ بیکەی ئیمامەیکە بەڵام کوشتنێکی تر هی ئەو خوێنانەی کە حەرامن لە ئیسلامە ئەوە هیچ کەس بۆی نییە بیکە بۆ نمونە کوشتنی موسڵمان بەبێەوەی یەکێ لەو سێ تاوانەی ئەنجام مابێت ئیتر پارەتی لایە دزی لێ کردووی هەرچێکی کردووە حەدەکەی کوشتن نییە ئەگەر دزیشی کردبێ ئەوە حەدەکەی کوشتن نییە بۆت نییە بیکوژی ئەگەر زیناشی کردبێ بەڵام ژنی نەبێ یاخود مێردی نەبێ دیسان یعنی زەواجی نەکردبێ هەر بۆت نییە بیکوژی حەدەکەی کوشتن نییە جەڵدە بوختانی کردبێ بۆت نییە حەدەکەی کوشتن نییە جەڵدە گوێنی بە هەر کەسێدا بێ جگە لە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆت نییە بیکوژی ئەبوو بەکری سەدیق گوێنی پێدەن باشە سەحابەیە گەیەوێ ئەو کەسەی گوێنی دا بیکوژێ ئەڵێ شتی وانەکەی ئەوە بەس بۆ ڕەسوڵ الله بۆ صلی الله عليه وسلم شتی وانەکەی ئەوە بەس بۆ ڕەسوڵ الله بۆ صلی الله عليه وسلم لەسەر گوێن ئەبێ ئەو بکوژێ هەندێ نەزان هەیە سەرکردەکەی خسوەتە جێی ڕەسوڵ الله
گوێنی پێدرا ئیتر بەرامبەرەکەی بە شایستی کوشتن نەزانێ ئەوە بۆ خۆی کوفرە و ئینسانەتیایە لە سەرکردەکەی و قائیدەکەی خاتە جێی ڕەسوڵ الله چونکە ئەو حەقە بەس بۆ ئەوەی دابێکی بکە کە معسووم نییە کە پێغەمبەریش نییە بۆیە چی کرد حەقێکی پێغەمبەرانی دابە شخصێکی ئاسایی سەوە کافرە ببێ یان نا کافرە ببێ چونکە بۆی نییە تایبەتمەندی پێغەمبەرێک بابە عەبدێکی ئاسایی جا بۆیە زۆر زۆر خەتەرە ئەو بابەتانە ئینسانە بێ ئاگاداری بێ ئێمە ئەمڕۆ بەم ڕۆژگارە ئەوانە بینین ئەمە کەسی یەکەم کە ئەگەر موسڵمانێ بێ هیچ تاوانی نەکرد بێ زۆر خەتەرە کوشتنی لە دوای موسڵمانی ئەگەر تاوانی کرد بێ و شایستی کوشتن نەبێت تۆ بیکوژی لە دوای ئەو کەسێ عەهدی هەیە لەگەڵت لە دوای ئەو کەسێک زیممیە جزیادا لە وڵاتتا ئەمانە هیچی بۆت نییە بیکوژی هەتا عەهدەکەی یشکێنێ کەسێک ئەمانی پێدراوە بێتە وڵاتەوە بۆت نییە بیکوژی هەتا ئەمانەکەی لەسەر هەڵەگیرێ ئیتر ئەمانیش و عەهدیش و ذیممەش بە کۆمەڵێ بابەت هەڵەگیرێ لەسەر ئینسان بە کۆمەڵێ بابەت هەڵەگیرێ لەسەری ئەو وەختە حرامەتی لەسەر خوێنی و لەسەر ماڵی لاچێ جا بۆیە لە هەموو دینەکانە کوشتن حرام بووە سەیرەکەی الله جل جلاله لقرآن فرمي ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق هیچ نفسك ما كوجن كالله جل جلاله حرامي كردوا لسرتان بيكوجن كواتا جياوازين كردوا لنيوان نفسي مسلمان نفسي كافريشا تو بودنية بيكوجي بنا حق تنان كابرا كافر بي مشرك بي لدو حالة يبرناكا يا كافريك حربية شەڕی هەیە لەگەڵت ئەمە عەهد و پەیمانی نییە مادام لە حاڵەتی شەڕای لەگەڵی پێی بگەی ئەگەر تۆ نەکوژیە و تۆ کوژێ ناچارە بێت تۆ چی بکەی ئەو بکوژی ئەمە دروستە کافرێکی کەمانەیە حەربی نییە ئەهلی عەهدە سیلمی لەگەڵ کردووی عەهد و پەیمانی لەگەڵتە کە قیتالی یەکتری نەکەن و شەڕی یەکتر نەکەن ئەمە بۆت نییە کە بینی و بیکوژی بەلامانی بێ ئەمە هەر ئەوەندەت بۆ هەیە لەگەڵی داوایکی ئەوەندەت لەگەڵی هەیە بۆی داوایکی جا بۆیە بەڕاستی زانایانە فەرمون ئەهلی عەهدیش داخڵی ئەو ئاەتا بێ کە ئەوە حەقی کوشتنی نییە تۆی کوژی تاوانێکی گەورەیە لەسەرت ئەگەر مسڵمانێ بکوژی یاخود بەشدار بی لە خوێنیە بێتە هۆی ئەوەی بکوژێ بەشدار بوونەکەت ئەوە خوای پەروەردگار هەڕەشەیەکی زۆر قورسی لێ کردووە لە قورئانە حتا زانایانە فەرمون هیچ ئاەتێ لە هەڕەشەیە بەقەدەر ئەم ئاەتە توند نییە ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما هەر کەسێ ئیماندارێ بکوژێ بەدەستی لە ئەنقەست کە شایستەی کوشتن نەبێ باشە يقتل مؤمنا متعمدا جزاء كيتيا جهنم أما يك خالدا فيها أو دو غضب الله عليه أو سه ولعنه أو شوار وأعد له عذابا عظيما أو بينش هيج هرشة يغنية لقرآن أو بينش تايبد من ديت يابه ولا مو كسي مسلماني كجيب ناق أو بينش تايبد من دي قريته مسلماني كشايستي كشتنية مسلماني هي أساي نەک مسلمانێک و زاناش بێ عالم بێ مسلمانێک و ماڵی هەبێ سەرپەرشتی چەندین مسلمان بکە تۆ نازانی مسلمانێک و بۆ نمونە دەستی خێری هەبوو بێ لە ناو کۆمەڵگای ئەمر بە چاکە نەهی لە خراپەت داعیەکی سەرکەوتوو بوو بێ چەندین کەس بەهۆی ئەوە لەو کوفر و شیرک و تاوانە گەڕا بێتەوە ئەوە تاوانەکەی قورسرە تاوانەکەی زۆر زۆر قورسترە و یەهود خۆی خەبیر بوو لەوەیە کە ئەو جۆرە مسلمانانە بکوژێ لە ناو خۆیان کە دعوەی خەڵکەکەن یەهود ئیشی خۆیان بوو خەبیر بوو یەقتلون الذين يأمرون بالقسط من الناس کێ لە ناویانە ئەهلی دعوە بووە و فەرمانی بە چاکە بکردا قەدەغەی خراپەی بکردا ئەوانی یەکسەر پلانی کوشتنیان دانابوو تریا سەری گرت بیا سەری نەگرت ئەو یەهود بۆ خۆی خەبیر بووەتیا لە دەرسی دەرسەکانی پێشوا باسمان کرد جا بۆیە بەڕاستی کوشتنی مسلمان زۆر زۆر قورسە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی لا يزال المسلم في فصحة من دينه ما لم يصب دما محرما إنساني مسلمان فرمي
بەردەوام لە دینیا بەرەکەت بەسەریا ئەبارێت و خۆ گرنگیژەوەی لە دین تا بەرەکەت بەسەر تا بارێ و قیامەت بەدەستبێنی ئەجری قیامەتت بەردەوام زیادەکە کرداری خێرت زیادەکە عەقیدە و بیر و باوەڕت بەردەوام لە بەرەو خێرە ڕوا کردارت گفتارت هەمووی بەرەو زیاترە ڕوا و ئەجرە زیاترە بێ لە قیامەتە تاکەی تا ئەو دەقەی بەشدارە بی لە خوێنێکی حرام کراوە بەشداربوون لە خوێنی حرام کراوە شێوەی زۆرە ڕاستەوخۆی هەیە و ناڕاستەوخۆی هەیە بەڵام بە هەردووکی هەرەوترێ بەشداربوون لە خوێنی حرام کراوە بۆ نمونە کەسانێک بە ناڕاستەوخۆ بەشدار بووە بن لە خوێنی کەسێکە کە جاسوسی بەسەرەوەکە بۆ سڵتەیەکی تاغوتی بۆی بیگرێ و بیکوژێ و لە ناوی بەرێ ئەوە بەشدار بۆتیایە ئەگەر بێت و جاسوسیەکەی لە دڵسۆزی بێ بۆ ئەوان و بۆ وەرگرتنی ماڵ و سەرۆت و سامانی دنیا بێ وەر کافر بووە ئەسڵەن فڕی بە ئیسلامەوە نەما چونکە جاسوسیکردن بەسەر موسڵمانەوە بۆ کافر نەقضی وەلا ئوبەڕاء نەقضی وەلا ئوبەڕائیش کوفرە باشە لەگەڵەوەشا قەتڵێکیشی هاتووەتە سەر ئەگەر بێت و با بڵێن بە چه هۆکارە بێتە کوشتنی موسڵمانەکە بە نەمیمە و غەیبەت بوهتان بۆکردن لای کەسێک بوختانی بووە کاو کەسە تووڕا بێڵەسێ لەسەر جادای کا بە شەڕ لەگەڵی شتێکی لێ ئامرێ و بەشدار بووەتیە ژن و پیاوێک هیچ کێشەیان نییە تۆچی بۆ ماڵیان دەسەکەی بە باسی مێردەکەی خۆت ئەویش غیرەت ئەیگرێ هەڵەیەکی مێردەکەی هەڵێ دوایی تۆ ئەو بۆ لەی قوبوڵەکەی تو چۆنە بێوابێ چۆنە بێوانە بێ پیاوەیەتەوە ژنە بەهانەی پێەگرێ تووڕەیەکە دەی عەساب یەگرێ زلەیەکی لێ ئامرێ بۆ قسەی تۆ مرد بەشداری تیە ئەگاش لێ نییە فیتنەیەکی زۆر گەورەت ناوەتەوە کە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ ئینسان قسەیەکەکە گوێشی پێ نایە قسەکەی بەڵام 70 ساڵی با بەناوەگرە ئاوە جا چۆن بردنێکیش بردنی کەسێک کە بۆ کوژ بێ وی ئەو زمانە بێ وریای بی چونکە زۆر جار ئەو زمانە بێتە هۆی لە ناوبردنی خەڵک کوشتنی خەڵک گوێرانکردنی ماڵی خەڵک